کۆچی دوایی یەکێک لە شاعیرە مەزنەکانەکە خاوەنی چەندین پارچە شعری هەمەڕەنگ و چەندین پرتووکی بەپێزە کە ئەوی شاعری ناسراوی کورد عەلی ئەشرەف نەوبەتیە کە لە تەمەنی 90 ساڵیدا سەر لە بەیانی ئەمڕۆ ماڵ ئاوایی لە ژیان کرد. بێگومان خاوەنی چەندین بەرهەمی ناوازە و چەندین کۆمەڵە شعر و چەندین پارچە شعرە کە کۆمەڵە شعری کوچە و باخیەکان لە ماوەی پێشوودا واتە لە ماوەی با بڵێن پێشووتردا ئەم کۆمەڵە شعرەی یاخود ئەم پەرتووکە نوێیەی بڵاو کراوەتەوە و چاپ کراوە. بێگومان زۆرترین شعرەکانی شعری کلاسیک بوون و کۆمەڵە بەرهەمێکی زۆری بەرهەمهێناوە کە تیایدا لەسەر چەندین ڕێبازی هونەری شعری نووسیوە و وەکو ئاماژەم پێکرد کۆمەڵە شعرێکی لە ماوەی پێشوودا بڵاو کراوەتەوە و چاپ کراوە. 25 ئەم مانگە عەلی ئەشرەف نەوبەتی ناسراو بە پەرتە و کرماشانی شاعیری کورد لە تەمەنی 90 ساڵیدا کۆچی دوایی کرد. پەرتە و کرماشانی کەمتر لە شعری نوێ نزیک بۆتەوە و زۆربەی شعرەکانی کلاسیک بوون. هەروەها بە دوو زمانی فارسی و کوردی شعری نووسیوە و لە ماوەی پێشوودا لەسەر پێشنیاری ژمارێک لە چالاکانی فەرهەنگی و ئەدەبی کرماشان بۆ ڕێزگرتن لە کارە ئەدەبیەکانی ئەو شاعیرە کە سەر لە بەیانی ئەمڕۆ کۆچی دوایی کرد و پێشتر لە چوارچەوەی کۆنگرەی ناودارانی کووردا ڕێز لە پەرتە و کرماشانی گیرابوو با یەکێک لەو کەسایەتیانە دانرابوو کە مای شانازی کورتن. کۆمەڵە چیرۆک یاخود کۆمەڵە شعری پەرتە و کرماشانی بە ناوی کوچە و باخیەکان لە ماوەی پێشوودا چاپ کراوە. عەلی ئەشرەف نەوبەتی لەدایک بووی ڕۆژی 6 ڕەزبەری ساڵی 1310 هەتاوی بوو و مەراسیمی بە خاکسپاردنی پەرتە و کرماشانی ڕۆژی پێنجشەممە لە باخی فردۆسی کرماشان بەڕێواچێت.